وفي أنفسكم أفلا تبصرون ئایا نایبینن؟ مەرج نییە بە چاوی سەر هەندێشت ببینین. زۆر جار چاوی بەسەر نایبینێ، بەڵام چاوی بەسیرەت و چاوی ناوبینی ناولاشەی بینێ. ئەمە گرنگترە بەلای ئێمەوە، چکە خەڵکێکەی ڕاستیەکانە بینێ. ئەم هەموو ڕاستیە نەجاتێ بوو ئەگەر یەک جار بیدایەتە پاڵی خوا، پاڵی کەسێکی زانا، پاڵی زاتێکی عالم، حەکیم، بەدیع، مصور، خالق، عەظیم، خەبیر، مدەبر، بەڵام بەداخەوە بۆ ئەوەی کە لەم زاتە ڕاکات پەنا بۆ هەموو شتێکە با، لە سروشت و لە سودفە و لە تەتەوڕ و لە شتی بێمانە و بۆی کە لەم واقعە خۆی بدسێتەوە. خوای گەورە ئێوێ فێرمانکە، خوای گەورە ئێوێ پێمان بگەێنێ، ئێوێ گەورەمانکە، ئێوێ لێی نزیک بینەوە. خۆی نیشان نەداوین، بەڵام هەموو نیشانەکانی عەزەمەت و گەورەی خۆی پێنیشان داوین کە پێویستمان پێی نییە بیبینین لە دنیاە، بەڵام ئەو نەبزانن ڕۆژێ لە ڕۆژان بە خزمەتێکەین. واعلموا أنكم ملاقوه وبشر المؤمنين. بزانن ڕۆژێک کە بێ بە خزمەتی ئەم زاتە ئەگەین. جا وەکو خۆی ناسیومانە، وەکو خۆی عیبادەتمان کردووە، وەکو خۆی لە خزمەتیا بووین بەقەدەر ئەوەی ئەو پێی بەخشیوین، ئێمەش هەوڵ و کۆششمان کردووە